حي على الصلاة الله أكبر الله أكبر. حي على الصلاة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برانی بەڕێزم لە نووری دیدەیە هاتینە سەر باسی هەدەف و غەرەض لە نوێش بۆچی فەرز کراوە بەسەر بەندەکانە یاخود بۆچی وەکو سوننەت دانراوە کە عەبدەکان بەردەوام بیکەن تەنها لەبەر یەک مەبەست ئەویش یادی پەروەردگاریانە. هەر کاتێ نوێش بوو بەو وەسیلەی کە عەبد لە خواکە و لە خاڵقەکەی نزیکە کاتەوە یادی خوای گەورەی ئەخاتەوە ئەمە پێوتێ نوێش. وەکو خوای گەورە بە موسا فەرمێ وەئەقیمی الصەلاتە لیذیکری، ئەی موسا نوێش کە بۆ یادی من، واتە ئەبێ نوێژەکانمان یادی خوای گەورەمان بخاتەوە، ئەبێ نوێژەکانمان لەگەڵ خوای گەورە نزیکمان کاتەوە، ئەبێ نوێژەکانمان بەردەوام شەحنێکی معنەوی بێ، ئەبێ بەردەوام نوێژەکانمان لە ناو شەبەکە ئیمانەکەیە بمان هێڵێتەوە. ئەگەر ئیتسالیان پێوە کردین لە مەلایکە و لە ئاسمانەوە نەڵێ خارج نیتاق الخدمەیە، بڵێ ناو خزمەت گوزاریەکەیە هێشتا ماوەتەوە، هێشتا دوور نەکەوتەوە. بۆیە دایمە ئینسانی موسڵمان پێویستی بەمەیە. بۆیە ئەبێ ئینسان مزگەوتی سادە بێ، جایز نییە مزگەوت عنعنە و فەنفەنە و شتی سەرنج ڕاکێش و حتا جلوبەرگی ئینسانی موسڵمان حتا فەرش و ڕاخەرەکانیش کە لە مزگەوتا هەن. جاریکان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جلێکی لەبەرایە عایشە بۆمانەژێتەوە رضی الله عنه دایکمان ئەفەرمێت أن النبي صلى الله عليه وسلم صلى في خميصة لها أعلام فنظر إلى أعلامها نظرة فلما انصرف قال اذهبوا بخميصتي هذه إلى أبي جهم وأتوني بأنبجانية أبي جهم فإنها ألهتني آنفا عن صلاتي. لكاتي نوێژا پێغەمبەری خواستم ئاوە دەسەگرێ و ئەبێ نوێژی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن بوو بێ. خۆزگا چایەکمان لێیە بوو، تەسویرێکمان لەبەردەسا بوو، یاخود سۆرەیەکمانە بوو بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن نوێژی کردووە. کە ئاوا نوێژەکات سەیری جلو و بەرگەکەیە کات، هەندێک ڕەنگاوڕەنگی تایە، دوایی کە سەلامە داتەوە ئەیوێ بڕوا فەرمێ اذهبوا بخميصتي هذه إلى أبي جهم. ئەم جلە جوانم بەرنەوە بۆ ئەبی جەهم، چونکە پیاوێک کە هەدی پێغەمبەری خوای کردووە صلی الله علیه وسلم جلێک. وأتوني بأنبجانية أبي جهم، لە سونەنی ئەبوو داووددا هاتووە کە ئەنبجانیە فەرمێ جلێکی کوردی بووە، بەڵام جلێکی زبر بووە، ڕەنگاو ڕەنگ و ئەنعەنە و فەنفەنە و شێوازێکی تیانە بۆ کە سەرنج ڕابکێشێ. فەرمێ ئەم جلە جوانە کە هەدیەی کردوم دەستی خۆش بێ جلێکی بۆ بەرنەوە، جلێکی تری زبرم بۆ بێن هەر لای ئەوەوە چونکە خەریب بوو لە نوێژەکەم بکە. لە حەدیثێکی ترا لە کە بوخاری ڕوایەتێکا فەرمێ فأخاف أن تفتنني، ترسام سەرنجم دوور خاتەوە لە نوێژەکەم. واتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قبوڵی نەبووە جلێک کە بە شێوەیەک لە شێوەکان جۆرێک لە ڕنگ و جۆرێک لە بۆن و جۆرێک لە سەرنج ڕاکێشی تیا بووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەریکا. بۆیە فەرمێ إذا نعس أحدكم في الصلاة فلينم حتى يعلم ما يقرأ. ئەگەر یەکێکتان شەو نوێژێ کرد خەوی بردەوە، خەو نوشکەی بردەوە، بەخوا بێم هەر تاوکم هەر بەی شەڵام شەو نوێژەکەم نا فێن با بخەوێ حتى يعلم ما يقرأ، بۆی کە بزانێت چی ئەڵێ لە کاتی نوێژەکەیە. یعنی هەتا ئەو حەدە ئینسان شەو نوێژەکە، نوێژێکی ئاوا گەورە، نوێژێکی ئاوا نزیک لە خوای گەورەوە، بەڵام چونکە نازانێت چی ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمری پێکا فەرمێ شەو نوێژەکەم مەکە، با بخەوێ، بخەوە و تێرخەو بۆ هەستەرەوە جارێکی دەر بۆ ئەوەی کە بزانی چی ئەڵێیت. ئێمە لەگەڵ خوای گەورە ئەچینە حاڵەتێکی شبهە مردنەوە، ئاوامان لێ دێ هەموو حاسەکانمان لە لاشەمانە ڕاگیرێ. بۆیە بێ سیواکەی بۆنی دەمەخۆش بێ، بۆیە بێ چاو بۆم لاولایە نەجێڕی، بۆیە بێ دەستەکانە نەجوڵێنی، بۆیە ئەبێ هیچ لە دەمتانە بێ و بیخۆیت، ئەبێ هەموو حاسەکانت لەگەڵ خوای گەورەیە تێکەڵ بێ، نابێ خەیاڵی لای هیچی ترە هەبێ. بۆیە نابێت غەیری ئەمە، غەیری خوای گەورە لە مێشکدا هەبێ، چونکە ئەگەر وای لێ هات ئەو کاتە نوێژە بێ بە شتێکی قەوان دووبارە بوونەوە
ئەبێ بە ئولفەت خۆی پێواگری نوێژێ دوانسییان تاڵ ئیتر وەختێک گەزانیشیتەوە سەر قەوانەکەی خۆت نوێژەکە لەبیر نامێن نوێژ بۆ ئەەکەیت نوێژ بۆ چێ ئەەکەیت نوێژ لەگەڵ چێ ئەەکەیت یادی چێ ئەەکەیتەوە لە نوێژە ئەو نە یادە لای دۆلار و لای پارە و لای سەروەت و لای باخ و لای ماڵ و لای نەخۆشی مناڵ و لای مەسلحەتی شخصی خۆت و لای گۆڕینی مۆدیلاتە لەوە چێ ئەوە یاد لای نوێژەکە نەبێ وەکو چۆن لای حەلاقی ئاوادانیشی خواڵێ سرم بۆ چاک تاڵ چەنی کرد دەستێکی بگیرفانتە ئەمەشە بێ بەخویەک لەم خوانە وەختێک کە زانی تۆ تاوا بوویت بەڵام یادت بووە یادت نەبووە ئەمە بۆ چونکە ئەو نەدووبارەیەکیتەوە چۆن ج لە گۆڕیت و ئاگات دێنیە جلەکان وەختە گەزانی کامل بوویت و حازریت و ئێستا لە دەرەوەیت نوێژیش ئاوای لێ دێ خۆشەویستەکانم بۆیە نابێ نوێش ئەوای لێبێ لە کاتی ئینسانی موسڵمانە بە تایبەتی هەر کاتی یادی سەحابەی کرد پیاوێکی وەکو ئەو عەبدوڵڵای نەباجی فەرمێ لە تەرتوس نوێژیانە کرد پێشنوێژی بۆ خەڵکەکە کرد هاواریان کەوتیان ئەننەفیر ئەننەفیر جیهاد جیهاد هەستن بۆ جەنگ هەستن بۆ تێکۆشان لە پێناوی خوای گەورەیە ئەویش نوێژەکەی نەبڕی و نوێژەکەی بەردەوام بوو خەڵکێکی زۆر نوێژەکەیان بڕی و دوورکەوتنەوە کە دوایی تەواو بوو وتیان ئەنتە جاسووس یان تۆ پیاوێکی خەدمایری فەرمی بۆ فەرمی ئەی جۆل لێ نەبوو هاواریان کردوتیان ئەننەفیر ئەننەفیر فەرمی وەڵڵاهی من تەسەوڕم نەکردووە کەسێک لەگەڵ خوای گەورەیە پەیوەندی هەبێ غەیری قسەی خوای گەورە بچێ بەجوێ بەخوا جۆم لە هیچ نەبوو سبحان الله ئینسان تا ئەو حەدە ئاوێتی نوێژەکەی بێ بەڕاستی ئەمە بەس جۆرێک لە میسالیات و بەس جۆرێک لە نمونە ئەتوانین بیژێڕینەوە ئەژنا چونکە لە خۆمانانیە ناتوانین تەسەووری کەین بۆیە خۆشەویستەکانم نوێژەکانی ئێمە بە کوردی و بە پوختی پێتان بڵێم چۆنە ڕۆبۆتێ بێنە جیهازێک بێنە شێوەی ئینسانێک حرەکاتی نوێژی تیا تەسجیلکە وەکو بوو کەشوشەیەک چۆن ئەمڕۆ ئەیهێنیت گۆرانیەک یاخود مۆسیقا یاخود جۆرێک لە سەوتی تیا تەسجیلەکەیت ئەم ڕۆبۆتە بێنە نوێژی تا تەسجیلکە فێریشیکە ئاوا بکە الله ئەکبەر حرەکان بکە سەلام باتەوە هەستێتەوە من یەک پرسیار تو ئەوخوای لە ئێوە کەم خۆشەویستەکانە نوێژی ئەم ڕۆبۆتە و نوێژی ئەمە فەرقی چی بوو وردەکانی خوێن نوێژەکانی بە تەجویدەوە هەموو شتەکانی لەبەر بوو ڕکوع و سوجودەکەی ئێمە جوانتر ڕێک چووە دەرەجەی نەوەتەوە چونکە ئەو بە حساب و بە میزانیە و بە گۆشە بۆی کراوە سەلامەکەی زۆر جواندایە و بۆ سەر شانی ڕاست و چەپی جوانتر لە ئێمەش دانیشت نوێژی ئەم ڕۆبۆتە لەگەڵ ڕۆژی ئێمە فەرقی چی بوو هیچ شتێک زۆر جار نوێژەکانی ڕۆبۆتەکە لەوە چێ جوانتر لە نوێژەکانی ئێمە دەچێت بەڵام فەرقەکە بێ لە یەک شتا بێ خۆشەویستەکەم حضوری دڵ لە نوێژە چۆن ئەم قاڵبە نوێژەکات ئەبێ قەلبیشمان نوێژ بکە چۆن جەواریحەکان نوێژەکەن ئەبێ دڵمان نوێژکە مشکلە ئەوێ ئێمە هەتا ئیستاکەنە تام و چێژی نوێژ ناگاتە دڵەکانمان تەنها لە ڕووکەش ئامێنێتەوە بۆیە بینیت چۆن ئیمامێک هەڵە سێبێکێکە لە تخواز ئەحمە نەبێن بانگەکەمان بۆ بە ئێستا بانگەکە نەماوە پەنجەیەنا بە پلاکێکە و بانگەکە جیهازێکی خوێنێ قاریەکی خوێنی یاخود مۆبایڵێکی خوێنێ ئەینێ بە مکەبەرەکەیەوە واتە ئەم جیهازە چەند لەم بانگە تێئەگا ئێمەش ئەوەیە لە نوێژەکانمان حاڵی بۆیە زەرورە ئایزەکانم مناڵێک بێنە بڵێ وەرە زەحمە نەبێت دوور کات نوێژکە ئەلێرە نەیە وەکو تۆ زانی نوێژکە بەڵام لێی پرسە بڵێ بۆچی وتی ئەڵڵاهو ئەکبەر نوێژە بۆ چیە کردەوە نەبرزانی بۆ خوای گەورەی کردووە بۆ ئەڵڵای کردووە بەڵام وردەکاری نوێژەکەی نازانی حاڵی نەبووە کەواتە فەرقی تۆ مناڵێک چییە کە نوێژەکەن لە بەردەمی خوای گەورەیە بۆیە کاتی خۆی یەکەم مەرحەلەی حرامبوونی عەرەق لەسەر ئەمە بوو مسلمانەکان کە عەرەقیانە خوردەوە ئەچوونە نوێژەوە نەیانەزانی چیەڵێن بۆیە خوای گەورە فەرمی یا ئەیها الذین ئامنوا لا تقربوا الصلاة وأنتم چی وأنتم سكارى بۆ حتى تعلموا ما تقولون بۆ ئەوەی کە بزان چی ئەڵێن واتە ئەگەر لەبەر ئەمە نەبێ عەرەق حرام نەئەکرا مەرحەلەی یەکەم بەس بۆیە حرامە بۆی کە بزان ئەڵێن چی باش خۆی بەسەر خۆشین لە نوێژەکانمانە کەسمان سەر خۆشین کەس هیچ کاتی عەرەق خۆرێکتان بینێ بێتە ناو سەفی جەماعەتەوە بڵێن کاکە بۆنی لێ بیکەنە دەرەوە ئەو چۆن هاتوو بۆ نوێژ ئەو چی و تێشوتی بێتە ژوورەوە لەوە چ چەند شەقێکیشی تێ هەڵەی هەتا وەکو بیکەینە دەرەوە باش
ئەم ئارەخۆرە ئەم سەرخۆشە فەرقی لەگەڵ ئێمەیان چییە؟ پرسیار لە جەنابتانەکە حەزم لە جوابە. ئەو ئاگای لە نوێژ نییە، مەژاگامان لە نوێژ نییە، بەڵام لەگەڵ سەفی جەماعەتە ئەویش بەرز و نزمی ئەکات و ئەویش هەموو شتەکان وەکو ئێمە لە بەرێتی خوێنێ. بەڵێ خۆشەویستەکان، بۆیە خوای گەورە نوێژی لەسەر شێدانە ناوە. بۆ چکە حتى تعلموا ما تقولون وأقم الصلاة لذكري، لەبەر ئەوەی کە ئینسان فێر بێ چی ئەڵێ بۆ شوێن نوێژەکە و لە بەردەمی چی ئاوەستاوە و یادی چی ئەکەوێتەوە. ئەجەرنەوە جارێکیان مەجنون سەگەکەی لەیلا بینێ، بۆ ئەوەی کۆکو چاوساغێ بیباتە بەردەم خەیمەکەی لەیلا، دوای سەگەکە ئەکەوێ. قەدەرن بە بەردەم کۆمەڵێک نوێژ خوێناتەیە پەڕێکە نوێژی جەماعەتەکەن کە شوێنەکە دەستنیشانەکات و گەڕێتەوە بانگێکەن لەوەرە مەجنون ئەوە چیتە کە بە دوای سەگێکەوە ڕۆیشتی؟ ئەویش هەڵە بۆ ئێوە چیتانە کرد؟ ئەلەن وەڵا ئێمە بە حسابی خۆمان نوێژمانە کرد. ئەویشە فەرمێ دی بەخوا من لە خۆشەویستی سەگی خۆشەویستەکەم ئاگام لە ئێوە نەبوو، بەڵام عەجەبە ئێوە نوێژتانە کرد و ئاگاتان لە من بوو، دەبێت چۆن نوێژێکتان کرد بێ. لەبەر خۆشەویستەکانم هەر کاتێک نوێژ ئاوای لێ هات، نوێژ خۆشەویستەکەی بیر نەخستینەوە، لە یادی خەڵکی تری نەکردین، بەڕاستی حەقە مراجعەی نوێژەکانمان بکەین و لە خۆمان پرسین ئایا نوێژمان کردیان نا، ئایا یادی خوای گەورەمان لە نوێژەکانە کردیان نا. ڕاستی جێی چاوە پیاخشانەوەیە نەک بۆ ئێستا، بۆ ڕابردوومان و ئینشاڵڵا بۆ لەمە دوامان واقع و ڕۆحی نوێژەکانمان بگۆڕین، نوێژ بەڕاستی بێ بە نووری دیدەمان. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه.